نسبەت کافتریاکانەوە و شوێنانەوە ئەگەر نێرگەلەیتیانە بێکرێت لە ئەمڕۆ ئێمە ڕێکاردا بنین بۆی بکرێتەوە، بەڵام مەرجی سەرەکی ئەوان ئەوەیە کە ئەو شتانی لەوێ بەکارە هێنرێن وەکو خۆیان لێ بکرێتەوە. ئەوەش پێویستی بەڕاوێژەیە لەگەڵ ناوەندە تەندروستیەکانە، چکەوە بابرێتێکە لە ڕووی تەندروستیەوە زۆر هەستیارە ئەم خۆشەویستانە هەمویان لەو سێکتەرەیە کارەکەن، هەتا نەتوانین زەمانی تەواوی ئەوە وەربگرین کە بەریەکەوتن و تێکەڵاوبوون و بەکارهێنانی چەند جارەیی لەلایەن ئەو پێداویستیانی لەو شوێنانەیە هەن زامن نەکرێت، ناتوانین گرنگیکردنەوەی هیچ شوێنێک لەو شوێنانە بە هیچ کەسێک بین. بەنسبەت مزگەوتەکانەوە ئێمە پێشنیازی خۆمان لە چەند ڕۆژێ لەمە پێشەوە پێشکەش کردووە و ئومێد دەکەین لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانە بڕیاری پێویستی لێ بدرێت، چونکە مەسەلەی ناوەندەکانی خوێندن، مەسەلەی زانکۆکان، مەسەلەی دەواازە نێودەوڵەتیەکان، مەسەلەی فڕۆکەخانەکان و مەسەلەی پەرزگا و مزگەوتەکان بڕیارێکن کە ئومێد دەکەین ئەنجومەنی وەزیران و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوە پەیوەست بە هەموو هەرێمی کوردستان بیە و ئومێد دەکەین بڕیاری پێویست لەو بارەیەوە بدرێت، بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی کە ئێستا بارودۆخەکانی لە ڕووی تەندروستیەوە لە ئاستێکی باشن.